سڵاوتان لێبێ. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایگەیاند بڕیارە ئەمڕۆ سێلانە ئۆپۆزیسیۆنەکە کۆبوونەوە بۆ تاوتوێکردن و ئامادەکردنی وەڵامێکی هاوبەش بۆ نامەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەبارەی ڕەشنووسی دەستوورەوە. ئەبوبەکر هەڵەدنی بە ئێناڵتی وت ئەمڕۆ لیژنەی هەمانگی ئۆپۆزیسیۆن بە ئامادەبوونی چەند پسپۆڕێکی یاسایی کۆ دەبێتەوە. تاوتوێی ئامادەکردنی وەڵامێکی هاوبەش دەکات بۆ ئەو نامەی کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئاراستەی لایەنەکان کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرا کرد کە بەم نزیکانە سەرۆکی حکوومەتی اتحادی سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ مەسعود بارزانیدا کۆ دەبێتەوە. لە لێدوانێکیدا بۆ ڕادیۆ دژدا فەلاح مستەفا بەرپرسی بەڕێوەبەرایەتی پەیوەندیەکانی دەرەوە لە هەرێم ڕایگەیاند سەردانەکەی نووری مالیکی بۆ هەرێم لەسەر داوایەکی فەرمی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە کاتێک هەفتەی ڕابردوو لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ مالیکیدا داوای لێ کردبوو سەردانی هەرێم بکات. بە مەبەستی دەستنیشانکردنی نەخۆشیە بۆ ماوەیەکان لە منداڵی تازە لەدایکبوودا ئامێرێکی تایبەتێنراوەتە نەخۆشخانەی منداڵانی سلێمانی. ئامێرەکە لە توانایدایە 18 جۆر نەخۆشی بۆ ماوەیی لە ڕێگەی وەرگرتنی دڵۆپێک خوێنی منداڵە تازە لەدایکبووەکە دەستنیشان بکات. لە ئێستاشدا لە نەخۆشخانەی منداڵیان پێش ناردنی منداڵە تازە لەدایکبووەکە بۆ تۆماری لەدایکبوون و دەرێنانی ڕەگەزنامە ئەو پشکنینە ئەنجام دەدرێت. نووسنگەی تایبەتی سەرۆکی ڕەوتی سەدر ژمارەیەک میلیشیای بە هەوڵی کوشتنی سەرکردەیەکی ڕەوتەکەی تۆمەتبار کرد لە ناوچەی کاظمیە لە بەغدا کە بەهۆیەوە یەکێک لە پاسەوانەکانی کوژرا جەختیشی کرد. هەوڵەکە بە ئاگاداری پۆلیسی اتحادی ئەنجام درراوە. ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا نووسنگەی سەدر ڕایگەیاند ژمارەیەک میلیشیا هێرشی چەکداریان کردوتە سەر نووسنگە و هەوڵیاندا حازم عەرەجی بکوژن. وتیشی عەرەجی لەو هەوڵە ڕزگاری بووە بەڵام یەکێک لە پاسەوانەکانی کوژرا و یەکێک لە چەکدارەکانیش بریندار بووە. جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وەزارەت سەر لە نوێ جەختی کرد. قەیرانی کارەبای عێراق لە کۆتایی ئەم ساڵدا کۆتایی دێت. ئاشکراشی کرد کە لە ماوەی داهاتوودا وەزارەتی کارەبا ژمارەیەک وێزگەی نوێی بواری کارەبا دەخاتە بواری کارکردنەوە. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەری مەداپرێس حسێن شەرستانی ڕایگەیاند لە ئێستادا وەزارەتی کارەبای عێراق سەرقاڵی بنیادنانی ژمارەیەک وێزگەی کارپێکردنە کە هەندێکیان تەواو بوون و ئەوانی تریشیان کۆتایی ئەم ساڵ تەواو دەکرێن. بە مەبەستی بە ئەنجامگەیاندنی سەرجەم هەنگاوەکانی قۆناغی یەکەمی پرۆژەکە لە کاتی دیاریکراوی خۆیدا وەزارەتی گواستنەوەی عێراق لیژنەیەکی بۆ بەڕێوەبردننی دۆسیەی بنیادنانی پرۆژەی بەندەری فاوی گەورە پێکێنا. لە لێدوانێکیدا بۆ ڕادیۆ دژلە کەریم نووری وتەبێژی ڕاگەیاندنی وەزارەتی گواستنەوەی عێراق ڕایگەیاند بەهای تێچوونی خەمڵەندراوی قۆناغی یەکەمی پرۆژەکە بە زیاتر لە 6 ملیارد دۆلار خەمڵەندراوە و بەرگەریشە لە سەرەتای ساڵی 2018دا کۆتایی بێت. سەرۆکی حکوومەتی عێراق نیگەرانی وڵاتەکەی سەبارەت بە ئاڵۆزیەکانی تورکیا پیشاندا و داوای خۆڕاگەری و دوورکەوتنەوەی لە توندوتیژی کرد. ڕەتیشی کردەوە عێراق چەک بۆ هیچ لایەنێکی ملیانەی سووریا دابین بکات. لە پێگەی تایبەتی خۆیدا لە سەر تۆڕی ئینتەرنێت نووری مالیکی ڕایگەیاند حکوومەتی بەغدا بەبایەخەوە دەڕوانێتە ئاسایشی تورکیا و جێگیربوونی ڕەوشە ئاڵۆزەکەی چونکە ئەو وڵاتە بەشێکی سەرەکیە لە جێگیربوونی ئاسایشی ناوچەکە. وتیشی حکوومەتی عێراق لە ڕەوشی ئاڵۆزی ئێستای تورکیا زۆر نیگەرانە. لە دوای 4 ڕۆژ لە بەردەوامبوونی خۆپیشاندانەکان لە هەردوو شاری ئەستەنبول و ئەنقەرە ناڕزایی و پێکدادانەکانی دژ بە حکوومەتی ئەنقەرە چەند ناوچەیەکی نوێی لە تورکیا گرتەوە و سەرۆکوەزیرانی ئەو وڵاتەش ئۆپۆزیسیۆنی بە نانەوەی ئاژاوە تۆمەتبار کرد. ئەو لە کاتێکدا لە ماوەی ئەو 4 ڕۆژەدا زیاتر لە 200 خۆپیشاندان لە 67 شار لە ناوچە جیاجەکانی تورکیا دەست بە حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان و حەزبی داد و گەشەپێدان ڕوویان داوە کە گرنگترینیان شارەکانی ئەستەنبول و ئەنقەرە و ئیزمیر و ئەدەنەیە. شاد و بەختەوەر بن.